بەواتای هەر چوار پارچەی کوردستانێک کە یەکسانە بە یەک پارچە مەقسەی قازم محەممەدە ئەمەش سلێمانی هەر بەبوونی شارەکەمان نووسیوە. تیرروکانە چێ بەدەستەوە؟ ئەمە تیرروکەوانێکە کە تەمەنی 100 ساڵ زیاترە لە کۆندا بەکار هاتوو یاخود بۆ شەڕ بۆ یان بۆ ڕاوکردنی ئاژەڵ بووە. یان ئێستا بەدەستی تۆ تەمەنی 100 ساڵە؟ بەڵێ. چۆ بوو؟ هەر بەو شێوەژ ماوەتەوە ئەمەیان ڕفیقێکی نزیکی باوکم هەر لە شاری سلێمانی کڕیوێتی تقریبان 15 ساڵ پێش ئێستا و هەر بۆ شێش بە جوانی لای خۆی هێشتا بێ و لە دوکانێکی هەڵیواسی بوو. یانی ڕای پێکراوە؟ لەوانەیە نازانم. بە تۆ زانی بەکاریبێنی؟ تا ڕادەی باشم تیا بەڵام زۆر نا. شتێکم بۆ بکە بزانم چیم بۆ بکەی. تیرێ بەهاویژە. بۆ سەرەتا تیرێکە بەمێ دەقا بۆ سا خۆم تیرێکە بەمێ ئەمە تیرەکە و سەرەتا تیرەکەیە ئێە؟ بەم شوێ لێرە دانێ ئێ؟ ئەبێ لە ڕێکی ئەمە بیگری باشە هەروەها باش. ئەوە هینەکە ئەوە خوار ئەبێتەوە تقریبان لەبەرێکی زۆر کۆنە خوار بۆ دواتر ئەگەر مەسەلەن بۆ ڕاوکردنی ئاژەڵ بەکاربێنی بەرزدەیگری بۆ کەسیش بێ باشە. باشە مەسەرەکەی تەختەیە ئەم تیرە بۆ ڕاو بەکاریان؟ ئەمە لەوانی نوکەکەی تیژ نەما بێت چکە ئی زۆر کۆنە بەڵام ئەگەر بیبێ بۆ دافتاشەی نوکەکەی و لەوانێ بۆ تیشکات. ئێوە بەسی گوتی چاکراوە؟ کاکە هی پێشەستە هەمای کۆنە. ئەوڵەیەوە کە خۆ لەو بواریا حەزە لە تیر هەڵانە؟ بەڵێ لەبەرێ حەزم لێ بۆ ئەمڕۆ لەگەڵ خۆم مێناومە. چەندێک ڕاهێنانە لەسا کردووە؟ وڵا زۆر نا پێشتیش لە ماڵی خۆمان هەمان بەڵام تیرروکەوانێکی خۆمان بۆ جوانی بوو واتە هی ڕاستی نەبوو بەڵام مانە ڕاستین و کۆنترن هەر چەند هەفتەیە پێش ئێستا چەند جار تاقیم کردەوە تا هەرۆنە. ئەرەوەنە لە من وایە چەند ساڵێکە خەریشی؟ نەوەڵا. ئەمڕۆ یادی سلێمانیەکەنەوە لێرە سلێمانی چییە لە لای تۆ؟ سلێمانی زۆر خۆشەویستە زۆر عزیزە زۆر دڵخۆشم کە خەڵکی ئەم شارە جوانە هیوادارم ئەمە ساڵە بە جۆش خڕۆشێکی زۆرم یادە بکەینەوە. حەزە لە چ خواردنێشێتی؟ بریانی کوفتە. بریانی کوفتە؟ خۆ دەزانی دروستکەی؟ ئەزانم بەڵام بۆ خواردنانە. چی ئەزانی دروستکەی؟ وڵا خواردنی ئاسایەوانی کە ڕۆژانە زۆرە خۆ. دەستەکانە خۆش بێناوچی بوو؟ میوە محەممەد. ئەی ئەمە چیە لێرە وسە دوو کۆ دوو یەکسانە بە یەک و سلێمانەیش لە ژێریە؟ ئەمە بەواتای هەر چوار پارچەی کوردستانێک کە یەکسانە بە یەک پارچە مەقسەی قازم محەممەدە ئەمەش سلێمانی هەر بەبوونی شارەکەمان نووسیوە. ئەمە تایبەتە سلێمانی لەلاو؟ ئەی دەستەکانە زۆر